تایبەت بە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران گفتوگۆی زیاترەکەین شۆڤی زیاترەکەین لەگەڵ میوانانمان کە ئێستا میوانێکی دیکە لە ڤانکۆڤەر لە کەنەداوە وەکو شرۆڤەکاری سیاسی هەڵمەت پاڵانی لەگەڵ ئێمە بێت کاگەڵمەتەم کاتت باش جەنابەت دەڵێی چی چاوەڕوانی چی ئەکرێت ئێران وەڵامەداتەوە وەڵامەکەی تون دەبێت یان وەڵامێکی سومبولی زۆر سپاس بۆ پرسیارەکەت و سپاس لە بینەرانی کوردستان 24 بەڵێ بێگومان من پێم وایە کە ئێران وەڵام دەداتەوە ئێران مەجبورە وەڵام بداتەوە ئەگەر وەڵام نەداتەوە هەم لە ناوچەکەدا وەک هێزێکی زەعیف دەردەکەوێت هەم بۆ خەڵکەکەشی قبول نەکراوە کە جواب نەداتەوە بەڵام چی جۆرە جوابێک دەداتەوە تا ئێستەوە ئەوە ڕوون نییە باشە وەڵامێکی شەرمنانە دەبێت وەکو جاری ڕابردوو من پێم وایە بەڵێ لەبەر خاتری ئەوە هێز و تەکنۆلۆژیای ئیسرائیل زۆر لەسەرەوەدایە سەبارەت ئەگەر مقایسەیکەین لەگەڵ هێز و تەکنۆلۆژیای ئێراندا بۆ نمونە ئیسرائیل ئەو بەڵێم ئایرندۆمی هەیە ئایرندۆم کە دیفاعێکە کە هەڵدەدات موشەکەکانی تا ئێستا ئیسرائیلی پاراستووە لە موشەکەکانی حیزبڵا و حەماس و ئەو جارەکەش تریش کە ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل هیچ کەسێک نەکوژرا لەبەر خاتریوە دیفاع و تەکنۆلۆژیای ئیسرائیل توانی کە خاک و خەڵکی ئیسرائیل بپارێزێ باشە کاگەڵمەت ئەم وەڵامە هەر لەلایەن خودی ئێرانەوە پێشبینی ئەکرێت بکرێت یاخود لەلایەن ئەو گروپە میلیشیانەی کە سەر بە ئێرانن لە ناوچەکە من پێم وایە ئێران هەڵدەدا هەر دەستگایەک لەژێر دەستیدا بێ هەر هێزێک هەبێت بیباتە کار بۆ ئەوەی کە هێرش بکاتە سەر ئیسرائیل ئەوەش شتێکی نوێ نییە ئێران لە مێژەوە سیاسەتی ئەوە بووە کە لە ڕێگای هێزەکانی لە عێراقەوە و لە لبنانەوە و لە فلستین لە ڕێگایە و هێزانە هەمیشە هەوڵی داوە هێرش بکاتە سەر ئیسرائیل بۆیە دوور نییە کە دووبارە هەوڵ بدات کاری وا بکات لە ڕێگای و هێزانەوە باشە کەواتە ئاگرە سوورە لە ئێمە دوور نییە عێراقیش تێوە ئەگلێت بێگومان چونکە ئەو جارەکە کە شەڕ دروست بوو هێرش کرا بەسەر ئیسرائیل یا ئیسرائیل هێرشی کرد بەسەر ئێراندا خۆتان ئاگادارن کە بۆ نمونە موشکیان لە هەولێردا و هەوڵیاندا کابرایەکی بیزنسمان بکوژن کە پیان وا بووەوە لەگەڵ ئیسرائیل جاسوسی دەکات کەواتە لەبەر خاتریەوە عێراق و ناوچەی کوردستانی باشووریش سنوودی هەیە لەگەڵ ئێراندا زۆر احتماڵی هەیە و لە ناوچەکەش زۆر بنکەی ئەمریکا هەیە و زۆر احتمال هەیە کە ئێران هەڵ بدات لەو بنکانە بدات بۆیە دەتوانێت وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش بخات بە مەترسی باشە کاک هەڵمەت ئەم وەڵامەی کە ئێران چ بێ خۆی وەڵام بداتەوە چ لە ڕێی میلیشیاکانیەوە بێت وەڵام بداتەوە لە ڕووی ئەوەی کە دەڵێیت وەکو شێوەیەکی سمبولی ئەبێت بۆ ئەوەیە کە هێزی سوپای ئێران توانای لەسەر ئیسرائیل نییە یاخود بۆ ئەوەیەتی کە ئەو دانوستانانی کە هەیە ئومێدی ڕێکەوتن لەبار نەبرێتایە بە چ مەبەستێک ئەم وەڵامە ئەداتەوە بۆ کام مەبەست من پێم وایە بە مەبەستێکی سیمبۆلیک لە بەرخاتریەوە ئەگەر تۆ چاو لە مێژووی جمهوری ئیسلامی بکەیت لەم 10 ساڵەی پێش و بەردەوام بەرەو زەعیفی دەشوات یعنی کەم هێزتر دەبێت قدرەتی نامێنێەوە و ئەبینین ئەوەی کە ئیسرائیل کردوێتی لە ناوچەکە لەم ساڵ 2 ساڵەدا کە بە تەواوەتی ڕێبەرانی حیزبڵای لەناو بردووە ڕێبەرانی حەماسی لەناو بردووە ئێستش هەڵدەدات بنکە بە خۆی دابنات لە سووریا ئەمانە پێمان دەڵێن کە لە شەڕی بینی یا بڵێم توندوتیژی بینی ئێران و ئیسرائیلدا تا ئێستا ئیسرائیل زۆر بەهێزتر بووە و ڕووداوەکانی ژوامان پێ دەڵێن بۆیە ئەوە پێمان دەڵێت کە ئێران بەڕاستی هەرچی دێ قدرەتی کەمتر دەبێت توانای کەمتر دەبێت لە بەرخاتری ئەو هێزانەی کە لەمەوە بەردەبردە کار بۆ دژمنایەتی و بۆ هێرشکردن بەسەر ئیسرائیل لەسەر ئەوانە بە تەواوەتی زەعیف بوون ڕێبەرایەتیان نەماوە
توانایان نەماوە کەواتە ئێران مەجبورە وەک هێرشێکی بڵێم هێرشێکی سیمبۆلیک جواب بداتەوە بەڵام پێم وانە هێرشەکە ئەوەندە بە قودرێت بێت کە وا بکات بە ئیسرائیل کە ئیسرائیل لە هێرشکردن تەرک بکات. باشە ئەی کاردانەوەی ئەو وڵاتانە یاخود ڕۆڵی ئەو وڵاتانەی کە نزیک و دۆستی ئێرانن بۆ نمونە رووسیا چین پێ دوایە ئەوان هیچ کاردانەوەیکیان هەبێت هیچ ڕۆڵێکیان هەبێت لە زۆرێک لە جەنگەکانی ناوچە بینیومانە بەدەگمەن بەتابەتی ئەو جنگە تازانە بەدەگمەن رووسیا یا چین هەوڵ دەدات بەشدار بێت لەو شەڕە ئەلبەتە لە ڕێگای بڵێم یوئەندا وڵاتانی یەکگرتن لەوێ هەوڵ دەدا مەسەلەن ڤیتۆ پاوەری خۆی بواتە کار رووسیا یا چین بۆ ئەوەی ڕێگا نەدات کە جەنگ گەورەتر بێت دوایەوە زۆر بڵێم زۆر خانجازی اقتصادیشی تێدایە بۆ رووسیا و بەتابەتی بۆ چین کە لە ناوچەکە زۆر هەوڵ دەدات کە لە ڕێگای بیزنسەوە دیپلۆمەسی بکات بۆ پێم ئەوانە هەوڵ بدەن زۆر دەخاڵەت بکەن بەڵام لە ڕێگای قەناتی دیپلۆمەسیەوە هەوڵی خۆیان دەدەن کە شەڕەکە گەورەتر نەبێت. کاک هەڵمەت کاتێکە سووریا ڕژێمی بەشار ئەسەدی تیاڕوخە باس لەوە ئەکرا کە ئیتر دەستپێکە لەوەی کا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لە ڕووی نەخشەییشەوە گۆڕانکاری تیا بکرێت و ئەمەوێ بزانم ڕۆڵی ئێران ئەمەوە پرسیار بکەم کە ڕۆڵی ئێرانیش لاواز بکرێت ئەمە ئیتر دەستپێکی گۆڕینی ئەو نەخشەیە و گۆڕینی ئەو پلانە بوو کە باس ئەکرایان وت ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەر دێت ئەم هێرشە بووە دەستپێکی ئەو گۆڕانکاریە بێگومان من پێم وایە ئیسرائیل لە مێژەوە بەرنامەی وای هەیە کە نامەوێت بڵێم جیۆگرفی ناوچەکە بگۆڕێت بەڵام دەیهەوێت کە ئەو بڵێم ئەو هێزانەکە تا ئێستا لە دەسڵاتدا هێزی گەورە بوون وەک هێزی ئێران بوون مە ڕژیمی جمهوری ئیسلامی یا سعودیا لەگەڵ ئەمانە بۆ نمونە ئەساد کە ڕۆیشت ئەمە بخۆی زەرپەیەکی تر بوو کە لە ئێران درا بەڵام لە ناوچەکە ئێستا دەبینین کە لە ڕێگای ئێبراهام کۆردەوە ئیسرائیل زۆر هەوڵی دەدا کە لەگەڵ وڵاتانی عەرەبی ڕەوابەتی گەرم کات بەڵام هەمیشە ئێرانی وەک دوژمن دەبینی و ئەوەی کە سووریا و بەشار ئەسەدیش ڕۆیشت ئەوە بخۆی یەک بڵێم یەک دۆمنۆی تر بوو کە کەوت کە ڕێگای خۆش کرد بۆ ئیسرائیل بتوانێت بەرنامەکانی بواتە پێشەوە و پێم وایە ئەم شەڕە ئەگەر ئمڕۆژ گەورە نەبێت ئەم شەڕە کۆتایی نایەت لەبەر خاتر ئەوە ئێران و ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمێکی ئایدیۆلۆژیکە ئێمە بینیمان لە کاتی خۆی کە سۆڤیەت لەگەڵ ئەمریکا و هاوڵاتیەکانی شەڕی دەکرد بینیمان کە لە ئاخردا نەیتوانی چۆک بە ئەمریکا بدا لەبەر خاتریەوە جوڵانەوەیەکی ئایدیۆلۆژیک بوو هەم ئیسرائیل هەم ئەمریکا ناتوانێت دەسەڵاتی ئایدیۆلۆژیک قبولکە لە ناوچەکە ببینە سعودیەکان لەگەڵ ئەمریکەکان جیاوازیان زۆرە بەڵام لە سەبارەت بە سیاست و بیزنس ئەتوانن پێکەوە ڕێکەوەن بەڵام بەداخەوە لەبەر خاتی ڕژیمی ئیسلامی ڕژیمێکی ئایدیۆلۆژیکە و بەرنمەیەک دێنێتە مەیدان و استراتیژیەک دێنێتە مەیدان کە هەمیشە هەلە دژمنایەتی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا و غەرب بە تەواوەتیدا کەواتە ناتوانن ڕۆژێک دێت ئەبێت ئەم ڕژیمە بڕوخێ هەم یا لە نێو خۆ دەڕوخێ یا بە هێرشێکی دەرەوە دەڕوخێت باش کامیان نزیکترە بە هێرشێکی دەرەوە یاخود لە ناوخۆ ئەوەی کە ئێستا ئاماژەمان پێ ئەکات چییە؟ من پێم وایە ئێستا ئەم ڕووداوانە پێمان دەڵێن کە لە دەرەوە بەرنامە هەیە و تا ئێستش ئەو بەرنامانە پێویست ناکات مەسەلەن ئیسرائیل یا وڵاتانی دژی ئێران ڕوک و ڕاست مەسەلەن بێنە نێو خاکی ئێران جەنگی تەکا بکەن ئەتوانن بە استراتیژی جۆرا و جۆری تر ئێران وا لێ بکەن کە خۆی لە نێو خۆیوەدا ئێرانی و نازانم بڵێم لە نێوەدا ئێران خۆی بتەقێتەوە یعنی ڕژیم ئەوەنە قودرەتی نەمێنێ ئەوەندە زەعیف بوێت ئێستا هێزی ناوچەی ڕژیم بە تەواوەتی شکستی خواردووەک ئەماژەم پێکرد هەموو هێزانەی کە لەمە بەردەی بردەکار بۆ دژمنایەتی
لەگەڵ ئیسرائیل و بۆ بەڵاوکردنەوەی ئایدیۆلۆژی و هێزی ئێرانس ئەوانە بە تەواوەتی شکستیان خواردووە لە ناوچە. ئێستا من پێم وایە کە ئیسرائیل دەیەوێت ئەو فشارە بهێنێتە نێو خاکی ئێران بۆ ئەوەی هەوڵ بدا فشارەکە ئەوەندە گەورە بکات کە لە نێو ئێراندا شتێک ڕوو بدات کە ڕژیم نەتوانێت تەحملی بکات. باش کاگەڵمەت کەوا بێت نەتانیاهۆ چەند جارێک ئاماژەی کردووە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە دائەڕێژینەوە. ئێران لەکوێ ئەم نەخشەیە ئەگەر دایبڕێژنێ؟ من پێم وانییە ئەگەر ئێران ڕژیم شکست بخوات زۆر احتمال هەیە ئێستا ناتوانین بڵێن مەسەلەن چی ڕوو دەدات، بەڵام زۆر سنێریۆ هەیە کە ئەتوان ڕوو بدات. دەتوانێت ئێران پارچە پارچە بکرێت، دەتوانێت ئێران بمێنێتەوە وەک عێراقی لێبێش بە شێوەیەک دیموکراسیەک دامەزرێ، نازانم دەسەڵاتی مرکزی دابەش کرێت. ئەوە پێم وایە باشترین حاڵەتە بۆ ئێرانێک دوای ڕژیمی ئیسلامی کە دیموکراسیەک دامەزرێ و گەلەکانی تریش وەک کورد و بەلوچ و ئازری ئەمانش بتوانن لە ئەم سیستمە تازای ئێران مافی خۆیان هەبێت. بەڵام ئەوە باشترین سنیۆرۆیە بە نەزەری من کە ئەتوانێت ڕوو بدات. کاک هەڵمەت سوپاس سالاری ئیسرائیل ئەڵێ وەڵامەکەی ئێران ئەم جارە جیاوازە بێت، ئەڵێ ئامادەکاریەکە بۆ وەڵام وەگەرش وەڵام بداتەوە وەڵامەکەی جیاوازە بێت. مەبەست چییە؟ ئەمە پەیامی چیتیایە بۆ ئێران؟ مەبەستی لە جیاوازەکەی چییە؟ زۆر احتمالی هەیە ئێران هندێ هێزی هەبووە تا ئێستا کە نەیبردووەتە کار. ناتوانم بڵێم ئەو هێزانە چین، بەڵام بێگومان حتمما هندێ هێزی هەیە ئێران کە تا ئێستەوە نەیویستووە بیواتە کاردەژی ئیسرائیل کە احتمالی هەیە مۆساد ئەو زانیاریەی هەبێ. ئەو هێزانە احتمالیە هەیە لە لبنان بن، لە عێراق بن، لە فلستین بن، یا ئەتوانێت ئێران بۆ نمونە من ئێستا لە کانەدام ئێران مەسەلەن پاسداران لێرە چەندین جار ئێمە بینیومانە ڕێبەرانی پاسداران لە نێو بازاری ڤانکۆڤەر بینیومانە بە ڤیدیۆ کراوچوون بۆ نازانم بۆ بڵێم بۆ ڕێستۆرانت و بۆ جێگای جۆرا و جۆر بۆ سەفەرکردن لێرەدان لە ئەمریکادان. زۆر احتمالیش هەیە ئێران بتوانێت ئەو هێزانە کە لە نێو ئێراندانێن لە دەرەوەی وڵاتیش مەسەلەن ئێستا ئێران ئەدمنیستریشنی ترامپ ئەڵێ کە ئێمە دەخالەتمان نەکردووە و نامانەوێت بەشدار بین لەو شەڕە، بەڵام ئێران بێگومان ئەوانش بە تاوانبار دەزانێت و هەڵ دەدات وەک کاتی خۆی چۆن لە ئەرژنتینا دای لە ئەمبەسی ئیسرائیل زۆر کاری بەدەستەوە. کاتە بەرژەوەندەکانی ئەمریکا دەکرێنە ئاماژ لەم وەڵامدانەوەیە؟ من پێم وایە بڵێ، چونکە هەمیشە پەیامی ڕێبەرانی جمهوری ئیسلامی ئەوە بووە کە ئیسرائیل و ئەمریکا دوو شەیتانن وقد باشە ئەگەر هاتوو بەرژەوەندەکانی ئەمریکا کرانە ئامانج ئەم دانوستانی کە لە ڕۆژی یەکشەمە لە گەڕێکی دیکە چی لێ دێت لە گەڕی شەشەم؟ بڕیارەکە چی لێ دێت؟ دانوستان ئەکرێ ناکرێ؟ هەمووی ڕێبتی بە ئەم ڕووداوانەی بینی ئێران و ئیسرائیلە. ئەگەر ئەم ڕووداوانە گەرمتر بن و شەڕ گەورەتر بێت من پێم وانییە ئەو دانیشتنە بکرێت. ئێستا زۆر ینی وا دیارەکە ئەو دانیشتنە نەکرێت تا ئارامشێک نەگەڕێتەوە بۆ ناوچەکە و بۆ بینی ئیسرائیل و ئێران پێم وانییە دانیشتن بکەن. باشە کاگەڵمەت پێت وایە چارەسەری دیبلۆماسی گەیشتە بنبەست لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل یاخود هێشتا ئومێدی چارەسەری دیبلۆماسی ماوە ئەگەر هاتوو بەرژەوەندەکان بکرێتە ئامانج؟ بۆ پێوتی لەبەر خاتر ئەوە کە ڕژیمی ئیسلامی هێزێکی ئایدیۆلۆژیکە، ڕژیمی ئیسلامی دیپلۆمەسی ناکات لەبەر خاتریەوە بەڕاستی ناوچەکە ئارام بکات یا ڕەوابەتەکان گەرم کە ئەو دیپلۆمەسی دەکات لەبەر خاتریەوە خۆی بپارێزێ. ئیسرائیل لە ئەمە دەترسێت کە ئەم هەموو
دیپلۆمەسیە لەمە بەریش لە ئەدمنیستریشنی بایدنیش هەرم کارەکرا زۆر دیپلۆمەسییان کرد هەتا دیڵی ئۆتومیشیان کرد لە آخردا هیچ بەرهەمی نەبوو کەواتە تۆ ناتوانانی زۆر جار ئەمریکەکان ئەڵێن ناتوانین لەگەڵ تێرۆریست قسە بکەین لە سەوارەت بە ڕژیمی ئیسلامیش لەبەر خاتریوە هێزێکی توندە ئەکستریمستە ئایدۆلۆژیک زەحمەتە دیپلۆمەسی لەگەڵیان دیپلۆمەسی وەک یاری دەبینێ وە جدی وەری ناگرێت باش کاگەڵمەت نەتانیاهۆ ئەڵێ ئازادی گەلی ئێران نزیکە ئایا هەر بەڕاستی نەتانیاهۆ مەبەستی گەلی ئێرانە یاخود نەهێشتنی بنکەی ئەتۆمی و پیتاندنی یۆرانیۆم و گەیشتن بە چەکی ئەتۆم من پێم وایە بەتە ناتوانم بڵێم 100% نەزەری نەتەنیاهۆ چی ئەتوانم بۆ وەک ئانەلیستێک نەزەری خۆم بڵێم من پێم وایە کە سیاسەتی ئیسرائیل ئەوەیە وەک پێم وتی ئیسرائیل بەرنامەیەوە نییە کە بێت خاکی ئێران داگیر کات ئەمە بە هیچ بە هەموو شێوازێک من ناتوانم ببینم چ قانجازێک بۆ ئیسرائیل دەگەێنێت کەواتە من پێم وایە بەرنامەکەی ئەوەیە کە ڕژیم زەعیف کات ئەوەندە زەعیفی کات کە لە نێو خۆدا گەلی ئێران بتوانێت ڕژیمەکە لە دەسڵات لەناو بات باشە ئەی خودی ئێران چی خودی ئێران ئومێدی بە دانوستان هەیە یاخود لێرەوە ئیتر چۆنەڵە ئەمەل بڕاو بوو لە دوای ئەم هێرشە کاتێک کە پزیشکیان هات زۆر باسی ئەوەیان کرد کە ئەو دەیەوێت سیاسەتی ئێران بگۆڕێت بەڵام لەو کاتەوە کە تا ئێستا هاتووە هیچ ئاڵگۆڕێکمان نەبینیوە لە سیاسەتی ئێران هەروەک سەکراوە کە دەیانەوێت دیپلۆمەسی بکەن و دەیانەوێت دووبارە لەگەڵ ئەمریکا دابنیشن ئەلبەتە ئێستش هێندە هەوڵیاندا بەڵام وەک پێم وتی ئەمە لە کاتی ئۆباما ئەم هەوڵانە درا لە کاتی بایدن ئەم هەوڵانە درا دیپلۆمەسی ئێرانی تا ئێستا هیچ بەرهەمێکی نەبووە یعنی کێشەکانی بینی ئیسرائیل و بینی ئەمریکا و ئێران ئەم چەندین ساڵە دیپلۆمەسی دەکرێت ئەبینین کە هەر تونند و تیژی زیاتر دەبێت بۆیە پێم وانە دیپلۆمەسی بتوانێت کێشەکان چارەسەرکا بەداخەوە باش کاگەڵبەت ئەگەر بەهاتە ئێران بە پێشنیازەکەی ئەمریکا ڕازی بواە و یۆرانیۆم نەپیتێنێت و لە دەرەوە هاوردەی بکات ئەم هێرشە ڕووی ئەدا من پێم وایە هەر ڕووی دەدا بۆ بەکار ئێمە ناتوانین 100% بڵێن کە ئێران کە یۆرانیەمی گەیشتووە جێگایەک کە دەتوانێت بە خێرایی بوومی ئەتۆمی دروستکات کەواتە هەمیشە ئەو مەترسیە هەیە کە ئەگەر ئێران زۆر فشاری پێ هات بتوانێت بە خێرا بوومی ئەتۆمی دروستکات بوومی ئەتۆمیش ئێمە ئەبینین لە مێژوودا هەر وڵاتێک بوومی ئەتۆمی دروست کردووە وەک دیفاع وایە تیریەک هەیە کە ئەڵێت mutual assured destruction یعنی دوو هێزە کە بوومی ئەتۆمیان هەبوو مەجبورە بن دیپلۆمەسی بکەن شەڕ ناکەن لەبەر خاتریەوە ئەزانن کە بەرامبەرەکەی دەتوانێت ئەویش بوومی ئەتۆمی لە ناو بوات کەواتە ئیسرائیلەکان زۆر لەوە دەترسن کە ئێرانێک کە بەم ڕژیمە بمێنێتەوە و بوومی ئەتۆمیشی پێوەیە باشە کەواتە کاک هەڵمەت ئامانجەکە لاوازکردنی ئێرانە یان نەهێشتنی بە تەواوەتی ئەم ڕژێمەی کە لە ئێران من پێم وایە هەدەفەکە ئەوەیە کە ڕژی ئەم ڕژیمە لە دەسڵات دەرکەن شکست بخوات لەبەر خاتریەوە ئەم ڕژیمەوە پێم وتی چەندین ساڵە لە هەفتانەوە تا ئێستا بە شێوازی جۆرا و جۆر سیاسەتی تەکاکراوە بەڵام ئەم ڕژیمە ئەبینین بەرنامەی قەت ئەوە نەبووە کە هەوڵ بدات برایەتی و ڕەوابەتی بینی گەلەکان زیاتر کات و ئاشتی دروستکە لە بینی گەلەکان چووە چەک و موشەکی داوە بە زۆرێک مەسەرەن لە هەژد شەعب لە عێراق حەماس لە فلستین حیزبوڵا لە لبنان حوتیەکان لە یەمەن ئەمانە هەمووی بە پارە و بە چەکی ئێران دروست بوون ئەگەر ئێران ڕاست دەکە ئاشتی دەوێت و شەڕی ناوێت بۆ ڕاکاری وا دەکە باش وەک ئاماژەت پێکرد لە هەفتاونەوە ئەگەر سەیری ئەرشیف بکەین لە هەفتاونەوە لە هەواڵەکانی ئێران بە بەردەوام باس لە موزاکرە و دواتە دانوستان ئەکرێت و تاوە کەس ئێستاش بەردەوام بووە ئەم لاستیکە هەر ڕائەکێشرێت وەک ئەوەی کە ئێستا ترامپ هەڵێ
ئێمە دەرگای دانوستانمان کردوتەوە و داوای ئەوەش لە ئێرانەکەین کە دانوستان بکەین کاتە ئەمە هەر بەردەوامی ئەبێت ئەم زنجیرەیە. ئەم ڕووداوانەی کە ئەمڕۆ دەیبینین پێمان دەڵێ ینی نازانین بەڕاستی لە بەرخاتی و ڕووداوەکان ئەوەندە توندوتیش بوون کە نازانین ئەگەر ئەو مەگەر ئارامشێک بگەڕێتەوە احتمالی هەیە ئەو قەناتانە بکرێنەوە بە دیپلۆمەسی دووبارە. بەڵام من پێم وایە ئەمریکاش ئەوە خۆی بێدەنگ کردووە نایەوێت دەخالەت لە شەڕەکە بکە، بڵام پێم وایە ئەمریکا ئەمریکا دخالەت لە شەڕەکەکە چکات تەداخلی تیاکە تاوەکو ئێستا ئیسرائیلە لە کێوە پێ وایە چۆنەڵێ کارەگاتە مریشکە ڕەشە کە ئەمریکا خۆی بێتە مەیدانەوە. لەبەر خاتریەوە ترامپ وای خۆی وای وتووە ترامپ کە من ڕێبەرێک نییەم کەش جەنگ خواز بم، کەواتە ناوێت ئەو قەوڵەکە بە خەڵکی ئەمریکای داوا بشکێنێت. بەڵام بێگومان کاتی خۆی کە ترامپ ڕێبەر بوو لە ژێر ڕێبەرایەتی ئەودا بوو کە قاسم سلێمانی کوژرا، کەواتە ترامپ هەمیشە ئەڵێت we leave no cards on the table، یعنی هیچ کاردێک لەسەر کورسی لا نابین، ینی هەموو ئاپشنێک دادەنین بەڵام ئێمە شەڕمان ناوێت. کەواتە ترامپ زۆر جار ئەڵێت کە من شەڕم ناوێ، بەڵام مێژووی ترامپ لە دەسڵاتدا پێمان دەڵێ کە ئەگەر فشار بهێنرێت بە ئەمریکا، ئەگەر مافی ئەمریکا و بڵێم بەرژەوەندی ئەمریکا بکوێتە خەتەر، بێگومان ترامپ حازرە بە هەموو کاردێک بواتە کار بۆ پاراستنی بەرژەوەندی ئەمریکا. بەڵام کەی دەخالت دەکەن نازانم ڕەپتی بە ئەوە هەیە چی ڕوودەدا دوایە ڕووداوە. باشە ئەمە هێشتا وەک جەنابەت ئاماژەی پێیەکی هێشتا بەڕاستە و خۆ تەداخلی نەکردووە لە ڕێی ئیسرائیلەوە و هەڵبەت گڵۆپی سەوزیشی بۆ ئیسرائیل هەڵکردووە، بەڵام لە هەمان کاتیشان ناکۆکی لەناو ئەمریکا دروست بووە چە لە نێوخۆیی بێت کە هەڵوێستی واشنگتن طبعاً لەسەر هێرشەکە دابەش بووە. بۆچی ئەم هۆکارە بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی ئەمریکا بە یەک دەنگ لەسەر ئەم بابەتە نین لە کاتێکە کە سەرۆکی ئەمریکا گڵۆپی سەوز بۆ ئیسرائیل هەڵەکە؟ ئەوە دەگەڕێتەوە بۆ شەڕی بینی ئیسرائیل و حەماس. ئەوە بەحسێکی کە زۆر ئەلبەتە سیاسەتی ئەمریکی قەت یەک ڕێزی تێدانیە لە ڕاستیدا، هەمیشە دوو بۆچوون سێ بۆچوونی جیاواز هەن، بەڵام من پێم وایەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە دژی ئەم شەڕەن پێیان وایە کە ئیسرائیل توندوتیژی ئیسرائیل لەسەر فلستینیەکان بەشێکە لەسەر ئەم توندوتیژیەی یا بڵێ ئەم هێرشەی کە ئێستا دەیکا بەسەر ئێران، بۆیە دەبینین کە دەنگی جۆرا جۆر هەیە لە نێو واشنگتندا. باش هێرشەکە لە دوای ئەوە دێکە چەند ڕۆژێک بوو کە ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم ئاماژەی بۆدا کە لە بڕیارنامەیەکدا باسیەوەی کرد کە ئێران بە پابند نەبوونی بە ئەرکەکانیەوە تۆمەتبارەکرێت. پێ وایە کۆمەلگای نێودوڵەتی لێرا چی ئاڵێت لە کاتێکدا کە ئاژانسی نێودوڵەتی ئەتۆم ئەمە ڕائگەێنێت؟ بڵێ وەک پێم وتی هەمیشە وڵاتانی بەهێز کە بڵێم وڵاتانی یەکگرتو هەمیشە پاواتیان ئەوەیە کە شەڕ دروست نەبێت، نایانەوێت شەڕ دروست بێت، کەواتە هەڵ دەدەن لە ڕێگای دیپلۆمەسی ئارامشێک بگەڕێتەوە. بەڵام وەک پێم وتی ئەوە خۆش ئاماژت پێکەرە وەختی ئاژنسی ئۆتومی لە مێژەوە وا دەڵێ کە زۆر جار مەسەلەن هەوڵیان داوە کە بچن چاو لە ئەو بنکانەی ئۆتۆمیکی ئێران بکەن، ئیجازەیان پێ نەدراوە. کەواتە من پێم وایە هەمیشە ئەو مەترسیە هەیە کە ئێران ئەڵێت من دەمەوێت ئەم بنکە یا ئەم تەکنۆلۆژیە ئەتۆمیە بوومە کار بۆ ئەوەی وڵاتی خۆمی پێ باشتر کەم کارەبای لێ دروستکەم نازانم چی شتی جۆرا و جۆری وە، ئەمەش احتمالی هەیە. بەڵام وەک پێم وتی لەبەر خاتریەوە ڕژیمی ئیسلامی تا ئێستەوە لە مێژووی خۆیدا نیشانی داوە کە جوڵانەوەیەکی ئایدیۆلۆژیکە وە شەڕفرۆشە، ناتوانی باوەڕ
بە قسەکانی بکەیت کێشەکە ئەوەیە ئەگەر دەسڵاتێکی تر هەبایە ئەتوانین زۆرتر قسەکانی قبولکەین بەڵام مێژوەکە پێمان دەڵێ سیاسەتی ناوچەکە پێمان دەڵێت کە ئێران بەرنامەی ئەوە نییە کە ئاشتی لە ناوچەکە دروست بووێت کەواتە سپاس دەکەین دڵنیا بین کە بۆمی ئۆتومی هەوڵ نادا دروستکە ئەگەر فشار نەیەتە سەر ڕژیم. بەڵێ سپاس دەکەین هەڵمەت پاڵانی شرۆڤەکاری سیاسی لە ڤانکۆڤەر لە کەنەداوە لەگەڵمان بووی. سپاس.